ئازدەکانم بۆیە فەڕەنسا با مێژووی خۆی بخوێنێتەوە، ئێوەش ئاگادار بن مێژووی گیان بخوێننەوە. ئەگەر باسی ئازادی بکرێ فەڕەنسا لە دوای دواوەیە بێ قسە بکە. تەسەوورەکەن لە جەزائیرە نزیکی 2 ملیۆن کەسی کوشت، 400 مزگەوتی گۆڕی بۆ کلێسا، حتا 4000 مسلمان هاوڵاتی خوێنگەرم چوونە ناو مزگەوتێک وتیان ڕازی نابین ئەم مزگەوتە بکرێتە کلێسا. 4000 مسلمان لە ناو مزگەوتەکە کە ئەکرا بە کلێسا هەر 4000یان کوشتن. تەسەوورەکەن فەڕەنسا ئەها چییە کرد؟ مرۆڤی ئەنا مرۆڤی جەزائیری هێنا چەند هەزار مرۆڤی جەزائیری وەکو چۆن ئێستا تاقیەکانە ئێن مشکێنن تاقیەکەنەوە، هەندێک دەرمانی بەسەرا تاقیەکەنەوە، چەند هەزار گەنج و خوێنگەرنی مسلمانیان هێنا بەستنیانەوە بە عەمودی کارەباییەوە. اینجا دوای ئەوە تیشکی یۆرانیۆم و پلۆتۆنیۆمیان بەسەرا بەکارهێنان، چەند چەکی ئەتۆمی بەکارهێنراوە دژی جەزائیر لە وڵاتانەدا. ئەو نزیکەی 2 ملیۆن کەسیان کوشتووە، وازیان بەوەش نەهێناوە. تەسەوورەکەی کاتێ پاڵەوانەکانیانە کوشت ئەوانەی مجاهید بوون دژی داگیرکاری فەڕەنسی کەللەسەرەکانیان هەر هەموو برد بۆ فەڕەنسا، کەللەسەری پاڵەوانەکان تا ئێسەش لە مەتحەفێکە مۆزەخانەیەکە کەللەسەری ئەو پاڵەوانەنە هەڵگیرا و ئێستا ئێسەش جەزائیر داواکە کاکە کوشتنتان قەی ناکە، کەللەسەرەکانمان بنەوە، ڕفاتی شەهیدەکان و پاڵەوانەکانمان بنەوە، تا ئێسەش فەڕەنسا ناناتەوە باسی ئازادیەکە. چی کارە ساتێکە بەڕاستی چ کارە ساتێکە؟ بۆی ئازەکانم با مێژوو بخوێنێتەوە. ئێمە ڕازی نین سوکاتی بە کەس بکرێ، ڕازی نین چەک بەکاربێنێ دژی کەس، بەڵام کاتێ بەرامبەر هەر بەردەوامە بێ. سەرۆکی فەڕەنسا ئەڵێ بەردەوامە بین لە سوکاتی پێغەمبەرە. ئەبێ ئێمەش غیرەتێکمان هەبێ، غیرەتەوە نییە کاردانەوەیەکی قێزەون، کاردانەوەیەکی توندوتیش کە جیهان دژی بۆسێتەوە. نا، هیچ نەبێ ڕێپێوانێکی ئاشتیانە، هیچ نەبێ سەرکردەکانمان غیرەتێکیان هەبێ. با چۆن غیرەتیان هەیە بۆ ئاڵا، بۆ قەومیەت، بۆ زمان، بەشێک لەو غیرەتەش دانێن بۆ غیرەت بۆ خوا و بۆ پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام. داخیداخانم ئێسەش مسلمانان ئازاری دڵی ئەو پێغەمبەرە ئەدەن عەلەیهی سەڵات وەسەلام دوای مردنی